بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوایەوەی دادگای فیدراڵی لە چەند ڕۆژی ڕابردوو بڕیارێکی لەبارەی نەوتی هەرێمی کوردستان و هەڵوەشاندنەوەی یاسای نەوت و غاز لە هەرێمی کوردستان دەرکردووە حکوومەتی هەرێمی پابەند کردووە با ڕادەستکردنی نەوت لە ئێستادا قسەرەوەی حکوومەتی هەرێم دوایە و هەنگاوە چی دەکات؟ ئایا دەکرێت ئەم هەنگاوەک و دەرفەتێک بۆ پێداچوونەوە بە کەرتی نەوت و غاز لە هەرێمی کوردستان سیر بکرێت ئەگەر حکوومەتی هەرێم پابەند نەبێت بژاردەکانی بەردەمی چین هەروە زیانەکانی بەسەر بەخۆ فرۆشتنی نەوت لە ماوەی چەند ساڵی ڕابردوو چی بوون لەگەڵ هەریەک لە بەڕێزان محەممەد ڕەوف نووسەر و ڕۆژنامەنووس لە ستودیۆی سەرەکی هەروەها دواتریش دکتۆر سەنگەر سەید قادر لە کۆڵەر لە سیاسەت و پەیوەندی نێودوڵەتیەکان لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەم کاک محەممەد بەخێر بێن ئەگەر سەرەتا باسی بڕیارەکەی دادگا بکەین بەرلێ بچین سەر زیانەکانی ئابووری سەر بەخۆ بڕیارەکە چۆن دەبینن پێ وایە دژی خەڵکە یاخود دەکرێت وەکو هەوڵێک بۆ ڕاستکردنەوەی دۆسیەی نەوت سیر بکرێ؟ بەناوی خوای گەورەی میهرەبان زۆر سوپاس. دیارە ئەم بڕیارە کە لەسەر پرسی نەوتی هەرێمی کوردستان دەستوری و نادەستوری بڕیاری کۆتایی لەسەردرا لەلایەن دادگای فیدراڵی عێراقەوە. ئەم بڕیارە خەڵکی کوردستانی کردو بە دوو بەشەوە بەشێکی دڵخۆشن و بەشێکشی بەرگریەکەن لەو ئەوەی کە بەرگریەکە لە ئەو سیستەمە حکومڕانیەی کە یاخود لەو ئابووریە ڕێعەی کە هەیە لە کوردستانەوە ئەوەی کە نەوت بۆتە هۆی چەسپاندنی پایەکانی بنەماڵی لە هەرێمی کوردستان نەوت بۆتە هۆی ئەوەی گەندەڵیەکی زۆر دروستکردنی مافیا لە کوردستان دروستکردنی گروپی مافیایی یاخود حکومڕانی کلیپتۆکراسی چەتەکان لە کوردستان. ئەمە ئەوەی کە خۆشحاڵە لە چیا خۆشحاڵە؟ لەوەیە خۆشحاڵە کە نەوتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەوەندە ساڵەدا سوودێکی بۆ ئەم نەبووە. لە ماوەی ئەوەندە ساڵەدا نەوت بۆتە هۆی نەهامەتی و دەردەسەری بۆ خەڵکی کوردستان، نەک ئەوەی نەوت سیاسەتی نەوتی لە هەرێمی کوردستان. حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان بە جۆرێک مامەڵەیان لەگەڵ نەوتا کرد بەداخەوە لە بری خۆشگوزەرانی ئازادی زیاتر فراهەمکردنی خۆشگوزەرانی بۆ خەڵکی ڕێک پێچەوانەکەیان تەطبیق کرد. خەڵکی کوردستان بۆچی ئەوەی کە پێی خۆشە بۆ پێی خۆشە خۆ لە خۆڕایی ئەوە نییە. من بەڕەخەم و داتا بیخەمە ڕوو بزانین خەڵکی کوردستان خۆشت یەکێک لەوانەی کە پێت خۆشە بڕیارەکەیان پێت ناخۆش ئەزین چۆنە من ئێستا بەمان قسەی لەسەرەکەم سیرکە کاک حەکیم ئێستا دەرەکەوێت لە نەتیجەیە دەرەکەوێت کە چۆنە. ساڵی 2014 نەوتی با بڵین بەسەر بەخۆ هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە. باشە ئەخر ماقوڵ نییە تۆ ئێستا خەڵک بۆ پێخۆش ئێستا هەموو ڕۆژە 450,000 بەرمیل نەوت بنێریتە دەرەوە خەڵکی نەوت نەبێ بۆ سوتەمەنی خەڵکی موچەی هاوڵاتیان با بڵین موچەخۆران موچەیان نەبێ لە کاتێکدا بەو نەوتەی کە دەنێردرێتە دەرەوە موچە و بودجە و با بڵین هینیشی پێکرێت با بڵین خزمەت گوزاریشی پێکرێت لەبەر ئەوەی با یەک ڕێژەی مانگی ڕابردوو پێ بڵێ هەموو ڕۆژێ 450,600 بەرمیل نەوت فرۆشراوە تێکڕا ئەو نەفرۆشراوە ئەکاتە نزیکی 13 ملیۆن و نیو بەرمیل فرۆشراوە لە ماوەی ئەو مانگەیە. نرخی نەوت ئێستا بە چەنە؟ ئەوە گەشتۆتە 96 و 95 ئەوە وەنیە مانگی ڕابردوو نزیکی لە 85 ئەوەیە بوو. ئەگە هەرێمی کوردستان ئەگەر بەدە دۆلاریش کەمتر بێ 76 و 78 ئەوەی کردووە. تەنها داهاتی نەوت زیاتر لە 1 ملیار و 50 1 ملیار و 50 ملیۆن دۆلار بووە کە دەکاتە بە نزیکەی 1 تریلیۆن و 600 میلیار دینار مانگی ڕابردوو. باش ئەیچەند هاتوتە بۆ وەزارەتی دارایی؟ ئەوان هەر 350 ملیۆن دۆلار نەوت بگاتە نەوت و ببێ 50 ئەو هەر 350 ملیۆن دۆلار ئەکاتە 580 ملیار دینار. باشە یعنی چی 580 ملیار دینار بدەی بە وەزارەتی دارایی کە ئێستا بەشێک لە وەزارەتەکان موچیان وەرنەگرتووە بە چەند 1 تریلیۆن و 600 میلیار. یعنی تۆ ئەم ڕێژەیە ئەم نەوتە ئەم داهاتە چی لێ ئەڵێ خەرجی کۆمپانیا و گواستنەوەچی بەڵام لەناو ئەمانەیە یەک دنیا گەندەڵی تایە یەک دنیا پشکی حیزبی تایە پشکی کەسایەتەکانی تایە پشکی کارکتەرە سیاسی و حیزبەکانی تایە ناکرێت لە کۆمەڵگەیەکە ئەم هەموو ملیاردێر و ملیۆنێر و ئەم هەموو خەڵکە لە پڕ ئەبن بە ملیۆنەر و ملیاردێر ئەم بەچی هەمووی بنەوت. باشە ویستم ئەوەت بۆ ڕوونکەمە با ئەم ڕێژەیە بە وردی بیخەمە ڕوو 2014 تا ئێستا
1 ملیار و 103 ملیۆن بەرمیل فرۆشراوە تا 2021 لە ماوەی 8 ساڵە 2014 بۆ کاتە. داهاتەکەی بای چەند بووە؟ 49 ملیار دۆلار. داهاتی 1 ملیار و ئەوەنە بای چەند بووە لە 2014 تا ئێستا چەند نەوت فرۆشراوە؟ کۆی داهاتەکەی بای چەند بووە؟ 49 ملیار دۆلار. لە 158 بۆ خەرجی بووە چەندی ماوەتەوە؟ 28 ملیاری ڕۆشتۆ بۆ خەرجی، 25 ملیاری بۆچی؟ بۆ حکومت بووە. واتە لە ماوەی ئەم 8 ساڵەدا حکوومەتی هەرێمی کوردستان چەند نەوتی فرۆشتووە؟ داهاتەکەی 25 ملیار دۆلار هاتوۆتە خەزێنەیە. وایە؟ باشە. پشکی هەرێمی کوردستان کە بڕاوە لە بەغدا بەهۆی چیەوە؟ بەهۆی نەوتەوە. بە هەرێمی کوردستان نەوتی ڕادەست نەکرد یاخود نەوتی فرۆشتووە، ئەوان داهاتە بودجەیان نەناردووە لە 2014ەوە. کەم هاتووە 200 ملیار و 370 ملیار و ئەوە هاتووە. باشە. ئەمە راپۆرتی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بۆ ئەنجومەی وەزیرانی عراقی ناردووە. ئەڵێ 97 تریلیۆن دینار پشکی هەرێمی کوردستان بۆ لە عراق لە 2014 تا 2021 چەند هاتووە؟ 16 تریلیۆن هاتووە. چەندی لە کیس خۆی داوە؟ 81 تریلیۆن دیناری لە کیس خۆی داوە حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی نەوتەوە. ئەو هەموو قەیرانی بێموچەی پاشەکەوت و لێبڕینی موچە و چی بەهۆی چیەوە دروست بوو؟ بەهۆی ئەوەی کە نەوتیان فرۆشت و گوتیان ئێمە نەوتەکەن. چەند زەرمان کردووە؟ 81 تریلیۆن دینار. داهاتی حکوومەتی هەرێم چەند بووە بەهۆی نەوتەوە؟ 25 ملیار دۆلار بووە. ئەی چەند قەرزاری؟ 31 ملیار دۆلار قەرزاری. ئەکاتە 46 تریلیۆن دینار. ئەی ئەم هەموو نەهامەتیە لە کۆی چی؟ ئەی ئەم پێشینە نەماوە، پێشینی زەواج و پێشینی خانوبەر و پێشینی چی نەماوە، هەمووی بەهۆی چیەوە بووە؟ بەهۆی نەهامەتی ئەو نەوتەوە بوو. خۆ ئەوە نییە بڵێن ئەم نەوتە بەشی موچە و بوجە و ژیانی خەڵکی ناکە. وا نەوتەکەت فرۆشت. نەتوانیوە موچە دابینکەی، نەتوانیوە وەکو قەیرانی دارایی دروست کردووە، قەیرانی دارایی کاریگەری لەسەر قەیرانی کۆمەڵاتی دروست کردووە، قەیرانی کاریگەری لەسەر زەواج دروست کردووە، لەسەر نەهامەتی دروست کردووە، لەسەر کری خان و نازام کارەبا و باز و چی و چی لەسەر هەمووی دروست کردووە. ئەمە چی دروستی کردووە؟ سیاسەتی سەقەتی نەوت لە هەرێمی کوردستان. ئەگەر نا بەو نەوتەی کە ئێستاشەیە، ئەوەی کە ئێستاشەیە، ئەگەر دەستێکی پاک بێ، آخر لە دەستێکی پیسایە. ئەگەر لە دەستێکی پاک بووە، بۆیە هاوڵاتی هەرێمی کوردستان کە ئەم نەهامەتیا بینێ چۆن دڵخۆش نابێت بۆی بڕیاری ڕاستکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە درێ و هیوادارم ئەمە بڕیارە بەوە نەبێت ڕاستکردنەوەی سیاسەتی نەوتی، ڕاستکردنەوەی سیاسەتی حکومڕانی هەرێمی کوردستان. دیارە ناتێ وەڵام پرسیارەکە بدەیەوە دڵخۆشیان دڵ ناخۆشی. باشە دکتۆر سەنگەر سوپاسیان بەدەبوون دەکەم. سەبارەت بە بژاردەکانی بەردەم حکوومەتی هەرێم ئێستا دوایەوەی کە دادگا بڕیاری داوە، بژاردەکانی چین چەند بژاردەی لە بەردەمدایە؟ سەرەتا سڵاو بۆ ئێوە بۆ میوانەکەتان و هەروەها بۆ بینەران زیاد. ئەو بژاردانەی کە لە بەردەم حکوومەتی هەرێمدایە لە ئێستادا بژاردەی مەحدودن، واتە بوو حکوومەتی هەرێم پێش بڕیاری بدادگاکە کۆمەڵێک ڕێبشوێنی بگرتایەتە بەر هەرچەندە پارێزەری حکوومەتی هەرێم لە کاتی دانیشتنەکەی دادگادا ئامادە بووە، بەڵام ئەو پارێزەری حکوومەتی هەرێم تەنانەت نەیتوانیوە ئەو دوو دادوەرە کوردە کەننرایەتی پارتیویەکێتی ئەکەن لە ناو دادگاکەدا، ینی ئەوان ڕازی بکەن چگات بەوەی کە دادوەرە عەرەبەکانی تر ڕازی بکەن. بۆیە بوو پێش دەرکردنی ئەم بڕیارە حکوومەتی هەرێم ینی داوایەکی پێوترێ داوا متەقابلەوە، داوایەکی پێشکەشت کردایە بۆ ئەوەی ئەو داوای وەزارەتی نەوتە عێراق بۆ ماوەی 6 ساڵێک دو ئەخرا هەتا ئەو کاتێک کە داواکەی حکوومەتی هەرێم یەکلایی ئەکرایەوە و حکوومەتی هەرێم ئەیتوانی ئەم دۆخە سیاسی کە ئێستا کەوتووە دۆخە تێپەڕێنێت، چونکە بیرمان نەچێ ئەو بڕیارەی دادگای فیدرالی هەرچەندە چوارچێوەیەکی یاسایی هەیە، واتە جۆرێک لە مەشروعیەتی هەیە بەڵام شەرعیەتی نییە و لە دۆخێکی سیاسیدا ئەو بڕیارە دراوە. بیرمان نەچێ ئەو کاتێک کە کێشەکەەکانی من نێوانە نووری مالیکی حکوومەتی هەرێم لە ساڵی 2012 گەشتە لوتە بە هەمان شێوە لەسەر داوای نووری مالیکی وەزارەتی نەوت جارێکی کە داوای لە داوایەکی یاسایی لە دادگای فیدرالی تۆمار کرد بە هەمان شێوە لە ساڵی 2014 جارێکی تر ئەو داوایە جوڵێنرایەوە و ئێستش پەیوەندیەکەکانی هەرێم و بەغداد هەرچەندە لەگەڵ حکوومەتی ناوەندا پەیوەندیەکی باشە بەڵام لەگەڵ ئێران و لەلایەن ئێرانیەکان کە استراتیژیێکی قوڵ و هێزیی قوڵیان هەیە لە عێراق لەو پەڕی خراپیدایە. بۆیە ئەمە وای کردە جارێکی کە ئەو داوا بجوڵێنرێ داواکە حکیمەوەی ئاماژە بەشت بکەم. ئەم داوایە مەترسیەکەی لە ئێستادا نییە، چونکە لە ئێستادا بەدڵنیاییەوە زەمینەی جێبەجێکردنی تا ڕادەیەک قورسە، بەڵام مەترسی ئەم داوایە ئەوەیە
يعني وەکو چەقۆیەک وایە لەسەر گردنی حکومەتی هەرێم و هەروەها هەوڵاتیانی هەرێمی کوردستان کاگە بێت و هەر هێزێکی سیاسی لە عێراق حکومەت بکرێتە دەست یاخود هەر کەسێ ببێ بە سەرۆک وەزیران کا بە وەزیری نەوت ئەم چەقۆیی بەدەستەوەیە بۆ ئەوەی لە گردنی حکومەتی هەرێمی بدا و مەترسیەکی تریش ئەم بڕیارە يعني ناوەڕۆکەکەی بریتێ لە هەڵەشانەوەی ئەو کیانەی کە پێوتری حکومەتی هەرێم و ڕاستەوخۆم و چە لەلایەن بەغاوە بدرێت بۆ کۆنتڕۆڵی تەواوی پرۆسەی وزاب يعني بەنەوت و بە سامانی سروشتی وەروەها بەغازیشەوە بکرێت بۆیە ئەم بڕیارێکی زۆر مەترسیدارە بەڵام هەڵە و باجە هەڵەکەی حکومەتی هەرێم کردوێتەوە باجەکەی هاوڵاتیانی سادە ئیداد بەداخەوە. باشە بەس دکتۆر سەبارەت بە مەسەلەی موچە هیچ لە ناوڕۆکی برارەکە کو هیچ شتێک تێدا سەبارەت بە موچە کە بەڕێز دەڵێ ڕەنگە ئەو بێتە ڕاستە و خۆش موچە ئەگەر جێبەجێ بکرێ؟ ئەم بڕیارەی دادگای فیدرالی پشتی بە یاسای ژمارە 101 ساڵی 1976 بەستەوە و ئەم یاسایەکی ناوەندێ بیرمان بێت لە دوای خۆماڵیکردنی نەوتی عێراق لە ساڵی 1972 یاسای 49 ساڵی 74 دەدەچوو و دواتر یاسای ژمارە 13 ساڵی 1972 یانی پێکەوە بەدەرچوون بەڵام ئەم دوو یاسایە ئیلغا کرایەوە یاسایەکی نوێ کە یاسای ژمارەیەکی ساڵی 1976 دەرکراوە یاسایە لە 38 مادە پێک دێت وە لە کۆتا مادەیدا کە مادەی 38 ئاماژە بەوە دەکات کەم یاسایە ڕاستەوخۆ لەلایەن ئەحمەد حەسەن بەکر سەرۆکۆماری و کاتی عێراقەوە جێبەجێ ئەکرێت ئەگەر سەیری یاساکە بکەین کە دادگای فیدرالی هەرچەندە ئەمڕۆ ئاماژەی ببەوە کە ئەم شتیان ببێت بە مادەی 110 و 111 و 121 و 130 بەستەوە بەڵام لە بنەڕەتدا پشتی بەم یاسایە بەستووە کە بەداخەوە لە دوای ئەبەڕوخانی ڕژێمی سەدام و هەتا ئێستا حکومەتی عێراق نەیتوانیوە یعنی یاسای نەوت یاخود یاسای سامانە سروشتیەکەکان لە عێراق تێپەڕێنێکە کاتە تا ئێستاش دراپە ئەمەش دوای کردووە کە بۆ هەر کێشەیەک یاخود بۆ ئیدارەدانی کەرتی وزەر لە عێراق بگەڕێنەوە بۆ ئەو یاسای سەردەمی باس کە یاسایەکی ناوەندیەکە یاساکە خوێنیتەوە بە هیچ جۆرێک ئاماژە بەتیانی هەرێمی کوردستان ناکات بەڵام ئەوەی مەترسیە لەسەر موچە لە بڕیارەکەدا ئاماژەی بەوە کردووە کە شایستەرداراییەکانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لەلایەن حکومەتی بەغاوە دیدارێک بۆیە ڕەنگە حکومەتی بەغاو لە داهاتوودا بڵێت حکومەتی هەرێم ناشەفافە لە دابشکردنی موچەدا یاخود لە پرسی دابشکردنی گەیاندنی ئەو شایستەردەدارایانەی کە لە بەغدادا بە وڵاتیانی هەرێمی کوردستان بۆیە ڕەنگە حکومەتی عێراق وەکو چەکێک پەنا بۆەوە ببات کە ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ حکومەتی هەرێم بکات و خاڵێکی زۆر گرنگ بەشێکی تریش لەو کۆمپانیانەی کە لە کوردستان کار دەکەن بەتایبەتی کۆمپانیای دانا غاز یعنی پێیان خۆشە بەڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ بەغدادا بکەن بۆی ئەو کێشانەی کە لە ماوەی ڕابردوودا لە نێوان ئەو کۆمپانیایەوە حکومەتی هەرێمدا بۆەوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا يعني جۆرێک لە پێشوازی هەیەەوە ولا بەیاننامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەمە بەڕوونی دیار بوو چونکە بەڕاستەوخۆ ئیدانەی ئەو بڕیارەی نەکرد بۆیە هەرێکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها کۆمپانیای دانا غازیش پێیان باشە ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ بەغدادا بکرێت وەکوەی مامەڵە لەگەڵ حکومەتی هەرێمدا بکرێت چونکە مەترسیەکی زۆر ینی لەسەر ئایندەی داناغە غازەیە ئەگەر بێت و ئەو غازە لە ڕێگەی تورکیاوە هەناردە بکرێت بۆیە ئێستا داناغاز و ئیماراتی دەیانەوێت ئەو غازە بەڕاستەوخۆ لە ڕێگەی هێڵێک چەند چەماڵ بۆ عەقەبەی ئۆردن هەناردە بکرێت لە بنەی تورکیا. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر ئەگەرم وڵاتواتیش قسە سەرەوە دەکەن ئایا عێراق دەتوانێت هەناردەی نێوتی هەرێم ڕابگرێ یاخود ئەگەر حکومەتی هەرێم جێبەجێ نەکات چی لە بەردەم هەرێمدایە کاک محەممەد بکرم لای بەرز سەبارەت بە زیانەکان ئەوەی کە بەڕێزت خەمڵاندت زیانەکانی ئابووری سەربەخۆ 100 تریلیۆن دینارێک دەبێت ئەوەی کە لە 2014ەوە تا ئێستا بڵین بەرهەرێمی کوردستان هاوڵاتیان کردووە؟ بەڵێ سەرەتا بۆ ئەو پرسیاری پێشترت کە باسی دڵخۆشبوون ئەوەت کردیانی ئەو بەڕاستی ئەم بڕیارە جێگەی تێڕامان و جێگەی گریانە نەک دڵخۆشی ئەو چونی بەڕاستی لە 8 ساڵ 10 ساڵی ڕابردوودا خەڵک هاوارەکە ئێمە هاوارەکەن کاکە ئەم سیاسەتی نەوتە سیاسەتێکی سەقەتە خەڵک قوربانیەدا ئەوەی قوربانی ئەدا خەڵکات تۆ پێ دوایە بەرپرسێک لە هەرێمی کوردستان زیانی ئابووری پێ بگات خەڵکی هاوڵاتی فەقیر و هاوڵاتی هەژار و ئەم کۆمەڵگەیە ئەگەرنا سیاسەتی سەقەتی نەود نەبوایە
لە 2011 و 2013 چ پێشکەوتنێکی اقتصادی و ئابووری و وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هەبوو ئێستا چەندێک هاتوۆتە دواوە بۆیە ئەوەی کە هەیە یعنی بەڕاستی سیاسەکانی هەرێمی کوردستان دەرکەوت ئەمانە بە ڕەدڵفعل و بە عەقڵێتێکی تەسکەی حیزبایەتیەوە سیاسەتەکەن سیاسەتی نەوتی و سیاسەتی ئەوەی دیکەش ئەوەتە تەنها لەسەر پۆستی سەرۆکۆمار خەریکە لایەکی کوردستان هەرە دۆڕێنن ئەوە نەوتیان دۆڕان ئەوە ڕەنبێ سیاسەتەکەش بدۆڕێنن لە بەردا جا لەبەرەوە ئەمە نەک جێگای دڵخۆشی نییە بۆ ئەوەی کە ئەو بڕیارە یعنی ئەو مەبەستم خودی بڕیارەکە نییە من بڕیارەکەم پێ باشە بۆ ئەوەی سیاسەتی نەوتی ڕاست بکرێتەوە خۆ ئەم بڕیارە تەنها ئەو نییە قەتعی نەوتی هەرێمی کوردستان کە ئەکرێ مامەڵەیەکی جیاوازتری لەگەڵا بکرێت بەڵام ئەم بڕیار لە ئاستی نێودەوڵەتی سەروەری نەوتی هەرێمی کوردستان کۆتایی پێدێنێ چونی بەشێک لەو سکاڵانی کە هەبوو ئەبێ لایەنێکی شەرعی بە بدۆزنەوە ئەگەنا بەشێک لەو سکاڵانی کە هەبوو کە لە حکومەتیان نەبردەوە ئەوەشی برایەوە ئەو هیچ ئەوەی نەبرایەوە ئەوە بوو کە بۆیان یەکلا ناکرایەوە نەوتی هەرێمی کوردستان سەروەری هەیە یان نە ئێستا دەرکەوت نەوتی هەرێمی کوردستان سەروەری نییە بۆیە بەڵێ ئەمە کاریگەری ئەبێت لەسەر فرۆشی نەوت لە ئاستی نێودەوڵەتی چونی بەشێک لە وڵاتانەی ئیکرن بە حەزەرەوە کڕیوانە سەیری وڵاتەکان کە ئیسپانیا ئیتالیا ئیسرائیل پورتوگال هەموو وڵاتانن کە جۆرێک لە مافیایی و جۆرێک لە هینی تێدا جا لەبەرەوە ئەوەی کە کراوە ئەم بڕیارە ئەبوو زووتر بدرایە بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان ئەوەنە دیکە قوربانی نەدایە بەڵام ئێستاش ئەم بڕیارە کە دراوە دەتوانرێت بە شێوازێکی ئاقلانە مامەڵی لەگەڵا چۆن ئاقلانەکە چییە؟ ئەزانی ئەم نەوتە تۆ سیرکە ساڵی ڕابردوو گفتوگوی زۆر کرا لەسەر یاسای بودجە لە بڕگەی جیم مادەی 11 بڕگەی جیم باسی ئەوە کات کە نەوت لە ڕێی سۆمۆ بفرۆشرێ بۆچی لەبەر ئەوەی کە لە ڕێی سۆمۆ بفرۆشە کرێی بۆری هەرزانترە لە ڕێی سۆمۆ بفرۆشە $10 کەمتر نادەی تۆ سیرکە بەس نەوتی هەرێم ئەو 450,000 کە من ئاماژەم پێکرد $10 کەمتر لە نەوتی عراق جیهانە فرۆشتەوە نییە باشە بەس ئەو لێک دەوە مانگی نزیکی 130 ملیۆن دۆلارەکە بەس لە زیانی ئەو $10 بڕۆ لێکی دەوە جا لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان زیانێکی گەوری لە خۆی داوە زیانی تۆ سیرکە ئەزانی بۆچی خەڵکی کوردستان ناقیان نیە لەسەرەوەی کە ئەم نەوتە ئەم بەرپرسانە چ قوربە چ فشارێکن چه هەوڵێکە دەن لە پێناو نەوتاکە لەبەروی گەندەڵی زۆری تایە ئەم بڕیاری دادگای فیدرالی باسی ئەوە کە نەوتی هەرێم نادەستوریە باشە ئەو هەڵایەت بینی خۆ بەرپرسانی هەرێمەکەن سیاسی باشە خۆ بۆ ڕیفراندۆم لە 20/11/2007 هەر ئەم دادگای فیدراڵە بڕیاریدا کە ڕیفراندۆم نایاساییە و نادەستوریە باش تەنانێت سیڤان بەرزانی جوابی دایوتی ئێمە پابەندین بە بڕیارەکەی دادگای فیدراڵ وەکو سەرۆکی حکومەت واتە ریفراندۆمێک کە ئەوان پێیان وابوو کە من پێم وانەوە لە بۆ سەربەخۆی و شتانە بێ بەڵام ئەوان پێیان وابوو بۆ سەربەخۆی و بۆ نەتەوەی و ئێستاش ریفراندۆمەکە لە جیرفانیانە و لە بەرباخەڵانە ئەوانە باشە ئەوان یەکسەر وتیان پابەندین بە بڕیارەکەی دادگاوە 20/11/2007 ئەم دادگایی کە ئێستا بڕیاری داوە ئەو دادگایە بڕیاریدا لەسەری گوتیان ئەمە پابەندی پێوەی تەواو بۆ ئەمەیان هەڵایەکی گەوریان دروست کردووە لە پێناو چی لە پێناو ئەو پارەی کە هەیە کە من ئەڵێم 1,600 ملیار دینار داهاتی نەوتە 510 گەڕێنەوە ئەوی دیکەی کاکەخەرجی کۆمپانیا کاکە نازانم چی هەچەنێکی لێ دەی نیوەی هەردیار نامێنێ جا لەبەرەوە ناشەفافی نەوت گەندەڵی زۆر لە بواری نەوتە ئەمانی سەخڵەت کردووە ئەگەر نە لە پێناو خاک و نیشتیمان و نازانم بودجە و موچەی هاوڵاتیانی کوردستان ڕەنگە بیوەستنەوە بە مەسەلەی کوردایەتی و دژاتیکردنی کورد و کوردستان و ئەوانە لە بەیاننامەکان هیچ مەسەلەی کوردایەتی و شت نەماوە مەسەلەی کوردایەتی و شتان نەماوە مەسەلە ژیرفان و مەسەلە پۆستە ئەگەر نا مەسەلە کوردایەتی بێ پۆستێکی سەرۆکۆمار بینیوتە چی لەسەرەکەن ئەوە لایەکی سیاسەتی نەوتی خۆ ئەوە سیاسەتی نەوتی خۆیان لەسەردانە ئەوە دۆڕان و براوەی ئەم دوو حیزبە بینیوتە چیەکەن لەسەر پۆستێکی سەرۆکۆماری عراق ئێمان لاخۆ باسی نەتەوایەتی شەڕ لەسەر عێراقی بوونە واللهی ئەزانی ئەمان نە عێراقی بوو نەزانن نە کوردایەتی بوو نەزانن نە مەسەلەی کورد و نە مەسەلەی نەتەوایەتی و ئەمانە نییە سیرکە ڕێکەوتنی کە بۆ یەشێتی و پارتی لە لای من وەگێک وایە یعنی لە بیرکردنەوەی لە بواری نەوت تەبعاً یەشێتی شەروەک و پارتی سوودمەند بووە لە بواری نەوت مانگانە 30 ملیۆن دلاری لە پشتی نەوت وەرگرتووە 20 ملیۆن دلاری وەرگرتووە ئەوەی وەرگرتووە تۆ سیرکە چی دەکەن یعنی ئەو ڕێکەوتنی نێوان بارزانی سەدرت بینی ئێمە کە بڵاوتەوە باشە لەو ڕێکەوتنەدا بە یەک حرف ناوی کوردیتیانە یەک حرف یەک گوشە ناوی کوردیتیانە چ جای پێشمەرگە چ جای نازانچی بە یەک حرف
با بە هەمووی لەسەر پۆستە دابەشکردنی پۆستەکانی بەغا باشە ئێستا لەسەر پۆستی جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق پارتی ئامادەیە سازشکا بۆ نمونە بابیدا بە یەکگرتو بابیدا بە کۆمەڵی ئیسلامی بابیدا بە نەوەی نوێ ئامادەیە با لە پێناوی کووردا ئەوە بکە سەدان پۆستی دیکە لە بەغدایە بۆیە ئەمانە شەڕی کوردایەتی ئەو شتانە بە خەڵکی نەفرۆشنەوە ئەوەی کە کوردایەتیەکی ڕەسەنی مابێ ئەوەی کە نیشتیمانەکەی خۆش ئەو خەڵکە ڕەشوڕوتەیە ئەوەی دیکە ئامادەیە نیشتیمانەکەی خۆی بفرۆشێ لە پێناو نەوتە کاکە جەندەرمەی تورکیا نەهاتۆتە ناو لە 32 مەقڕیانە 32 بارەگانی 32 بنکەی سەربازیان نیە لە هەرێمی کوردستانە بۆچیە بۆ پارێزگاریکردن لە نەوت و لە دەسەڵاتینە وەنیە جا لەبەر ئەوەی کە ئەمانە ئەسڵەن نە ئینتیمای نیشتیمانیان هەیە نە دڵسۆزی نەتەوە و نیشتیمان و مادەی 130 لەکوێی ئەو ڕێکەوتنی نێوانیەکی و پارتی بۆ پێکەنانی حکوومەت ئەوەی کەوت ئەوەی سەدرێوە ناوڕۆکی ڕێکەوتنەکەتان بڵاو کردبەوە باز ڕێزگرتن لە ئۆپۆزیسیۆن هەمواری دەستور دەرکردنی هێزەکانی ئەمریکا دژایەتی ئیسرائیل بڵێن دژی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان هەروە مەسەلەی پرۆژە یاسای نەوت و غاز و ئاوادانکردنەوە و ئەنجومەنی فیدراڵی ئەنیش لەسەر کورت ئەی موچە ئەی مەسەلەی دەسەڵات ئەی نەوت و غاز ئەی دەسەڵاتەکانی ئەی پێشمەرگە ئەوەی پارتی تێدانە یەکی هیچ ئیویشی چی تێت هەیە وڵای یەکێتی هەرچێتە بەغااو دێتەوە نازانم چیەکە ئەڵێ سەرکەوتوو بوومە بەڵام سەرکەوتوی چییە خۆ ئێران گەمەکانەکە تورکیا گەماکە ئیمارات و ئەمریکا گەماکە توازانی یەکێتی و پارتی گەماکەن بەڵام کە دۆخەکە لە بەغدا بەلای پارتیە بڵێن بە دۆخێکە گۆڕێ لە قازانجی پارتی لەمە سەرکەوتوو نازانێ ئەمە بەغا بڵین ئەمریکا و ئێران ئەو دۆخاڵە سۆرەن کە دۆخەکە لە قازانجی یەکێتی و بە زەرری پارتیە یەکێتی سنگ دەرەپەڕێنی ئەڵێ ئەوە من سەرکەوتوم با بە تۆ لە کوێی ئەو هینایی ئەو دۆخایی ئەمە ئێران و ئیمارات و بەس من یەک شت پێ بڵێم من خۆم قەنەعەتم وایە ئەم بڕیاری دادگا بڕیاریشی سیاسی تایە بۆ لەم کاتەیە بۆ بەسەر دەڵێن ئێستا دەڵێن دوای دێنەوە سەری دەڵێن دواخستنەکە هەر سیاسی بووە ئێستا شەر سیاسیە بەڵێ هیچ ناکرێت لە عێراق لەنا ئەم هەموو گۆمی خوێن و لەنا ئەم هەموو قەلەقی ناو عێراق و لەنا ئەم فۆزایی ناو عێراقا بڵێن وڵا بڕیارێکی یاسایی بەڵام حاڵەتێکی زۆر ئیجابیە کە خەڵکی لە بری دەست بەرێ بۆ یەخەی کرد دەستەبا بۆ دادگای فیدراڵی ئەگەر دادگای فیدراڵی لە هەرێمی کوردستانیش دادگایەک هەبێت ئاوا بڕیارەکان یەکلا کاتەوە دوای دێن هەرێم چۆن مامەڵی لەگەڵ بکات دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە بژاردەکانی بەدەم حکوومەتی هەرێم ئەگەر پابند نەبێت چی ڕوو دەدات و بڵین هەرێم لە بەدەم چی دایانەوتەکە هیچ دەتوانن ڕای بگرن وڵاتانی نێودوڵەتیش چۆن مامەڵی لەگەڵ دەکەن والله سەرەتامە یەک سەرنج لەسەر ڕێکەوتنامەی من نێوان کاک مەسعود و مقتەدا سەدر بدەم ئەوەی کە بڵاو کراوە ڕێکەوتنامە نییە ئەوە جۆرێک لە ڕەشنووس بوو کە لە میدیاکانەوە بڵاو کراوە ئەگەجینا ڕێکەوتنا بنەڕەتیەکە تەنها لە 4 خاڵ پێکاتوە پێوەستە بە کۆمەڵێک پرسیەوە دکتۆر بۆ ڕێکەوتنە 4 خاڵێ بە ڕێکەوتنی واو ڕێکەوتنە 4 خاڵەیە بە ڕێکەوتنی ڕق ناسراوە کاک مەسعود ئامان جێوەیە کە کەسێک کی دیاری کراو کە لێرە ریسنەکە ناوێنین پۆستی سەر کۆمار وەرنەگرێەوە بە هەمان شێوە مقتەدا سەدر ئامان جێوەیە کە نووری مالیکی بەشداری لە حکوومەت دابن نەکات و واتەم ڕێکەوتنامە لە ناوەندە کانی لێکۆڵینەوەیە زیاتر وەکو ڕێکەوتنی ڕق ئاماژەی پێکرێ و 4 خاڵە زۆرتر جەخت لەسەر پرسی مەرجعیەت و داهاتووی سیاسی عراق کات بەڵام وەکو پێشبینیە کە بیانی مقتەدا سەدر ناکرێت هیچ ڕێککەوتنێکی لەگەڵ بکرێت ینی تەنانەت وەکو دۆستە نزیکەکانی و کەسە نزیکەکانی ئاماژەی پێ دەکەن زۆر کات ینی شتە و بڕیارێکی یا بەیانی کە خەبەری بووتەوە بکرێتەوە بڕیارە بڵاو مەکەنەوە یاخود ئەو تویتەمە ناوی منەوە بڵاو نەکەنەوە لەسەرەوەی حکوومەتی عراق توانێت چی بکات لە باشە دکتۆر وتت ڕێکەوتنەکە 4 خاڵە کاک مەسعود کەسێک ئەمەژمان پێکردو کە ئەم ڕێکەوتنە دواتر گۆڕانکاری بەسەر هاتووە ئەم ڕێکەوتنە خراوەتە ناو گفتوگۆوە ئەوەی بەڕێزی باسەکات دکتۆر ئەو خاڵانە هەیە بەس ئەو خاڵانە لە نێوان مەسعود بەرزانی و لە نێوان مقتەدا سەدر کۆمەڵی خاڵی بنچینیە بۆ بە مەرجەعبوونی یەکدی و ئەوە کۆمەڵە پرسی دیکەیە جیاواز لەم ڕێکەوتنە ئەم ڕێکەوتنە ئەم ڕەشنووسە ئەمە ڕێکەوتنە کە هەندێک گۆڕانکاری لە 1-2 خاڵی بچووکا کرا بەڵام ئەم ڕێکەوتنە ئێمە لە سەرچاوی تایبەتی خۆیانەوە دەستمان کەوت سپاس دەکەم کاک دکتۆر دوای دێن سەر هەرێم بەس وتت 4 خاڵە کاک مەسعود کەسێک دیاریکا بۆ سەر و کۆمار سەدر مالیکی بڵێن بەشدار نەبێ حەلبوسی و خاڵەکانی تر چی بوون یانی
يعني ئەوەی تریان پێوەست بوو بە میلیشیاکانی حەشدی شعبی و بە کۆمەڵێ پرسی ئابووری من نێوان هەردوو لاوە بە تایبەتی بەشێکی نەوت لە ناوڕاستی عێراقا هەیە لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە ڕەوانەی تورکیا بکرێن کۆمەڵێک پرسی بزیاتر پرسی کەسی و شخصیەکە هیچ پەیوەندێکی بین و نە بە عێراق نە بە مەسلحەی گشتی لە ناو کەوانەیەکە مەسلحەی گشتی عێراق و مەسلحەی گشتی لە هەرێمی کوردستانەوە و هەیە ئەوەی بکە بڵاو کرایەوە چەند خاڵی لە ماوەی ڕابردوودا کە بڵاو کرایەوە ئەوە جۆرێک لە لێک تێگەیشتن بوو کاگەڕایەوە بۆ چەند مانگێک پێش هەڵبژاردن نەکو کاتی هەڵبژاردن و ئەوەی ئەو ڕێکەوتنە چوارخاڵشیدا ینی داڕشتووە کەسێکی نزیکی کاک مەسعود و هەروە ئەحمەدی بازای مقتدا بستە بوون کە ڕێکەوتنە چوارخاڵیان داڕشتووە و هەتا ئێستاش هەردوو لا پابندن بۆ ڕێکەوتنە چوارخاڵەوە هەرچەندە جۆرێک لە نیگەرانی لەلایەن کاک مەسعودەوە هەیە و ڕاستەوخۆم نیگەرانێنشی بگەیاندوە بە مقتدا سەدر لەسەرەوەی کە ئەو دادوەرانەی کە لە ناو دادگای فیدرالی عێراقان کە دوانیان کەسی نزیکن لە مقتدا سەدرەوە هیچ هاوێستێکیان لەسەر بڕیارەکە نەبووە تەنانەت ئەو دوو دادوەرەشی کە بڕیار وایە نوێنەری سنە بن لە ناو دادگاکەدا بە هەمان شێوە ئەوانشی هاوێستێکیانە نەبووە بۆیە لە ئێسادا پارتی دیموکراتی کوردستان و بە دیاریکراوی کاک مەسعود پێی وایە کە خەنجەری لە پشتدراوەی یاخود جۆرێک مامەڵەی پێوەکو کراوە لە بەرامبەر ئەو نزیکبوونەوەی لەگەڵ ئێراندا هەرچی پێوەستە بە بەوەی ئایا حکوومەتی عێراق بتوانێت چی بکات لە بەرامبەر هەرێمی کوردستاندا ئەگەر بێت و ئەو بڕیارە بجێبەجێ نەکات بە دڵنیایەوە وەکو پێشتر ئاماژەمان پێدا ئەتوانێت ڕاستەوخۆ و چی فەرمانبەران و شایستەدارایەکانی هەرێم ببنیرێ بۆ پارێزگاکان و ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ فەرمانبەراندا بکات و ڕێگەی دووەمیان ئەوەیە ئەتوانێت هەر کۆمپانیایەک ئەگەر بێت و پێچوانەی ئەو بڕیارەی دادگای فیدرالی مامەڵە بکات ئەوە لە دادگاکانی نێوژیوانی نێودوڵەتی بەتایبەتی لە دادگای لەندەن نوهروەها لە دادگای پاریس ئەتوانێت داوای یاسایی تۆمار بکات و داوای قەرەبوو بکات و ئەتوانێت پشت بە ئەو بڕیارە بەستێت وەکو یانی ئەزمموی ماوەی ڕابردوومان هەیە بەتایبەتی لە مانگی ساڵی 2014دا کاتێک کەشتێ منەنەوتەکەی هەرێمی کوردستان لە ویلایەتی پەنسیلڤانیا لە ویلایەتی تەکساس دەستی بەسەراگیرا و دواتر لەلایەن حکوومەتی عێراقەوە بەداخەوە فرۆشرا هەروەها ئەو داوای یاسایی کە لە بەرامبەر دانا غاز ئەوەی پێوترێت ینی کۆمسیۆنی پێرێڵ لە نێوان هیلال و دانا غازە ئەو داوای دۆڕان بە هەمان شێوە لە ئێستاشدا ڕەنگە داوایەک ینی لە بەرامبەر گەنەڵ ئینێرژیدا بدۆڕێنێت جگەر لەوەی حکوومەتی عێراق لە ئێستا لە ماوەی ڕابردوودا داوایەکی لەسەر تورکیا تۆمار کە کردووە لە دادگای پاریس داوای قەرەبووی نزیکەی 30 میلیارد دلار کات لەسەرەوەی کە بە نایاسایی ڕێگەی بە حکوومەتی هەرێم داوا نەوت لە ڕێگەی تورکیاوە هەنارەتە بکات جگەر لەوە هەروەها لەسەر ئاستی سیاسیش ئەتوانێت کۆمەڵێک ڕێکار بگرێتە بەبەر لەوانە بڕینی ئەو بدارایانەی کە لە حکوومەتی بەغداوە بۆ هەرێنێری هەروەها ئەو هاوکاریانەی بکە لە ژێر ناوی بکە لە ژێر پێپەردەی وەزارەتی تەندروستی وەروەها کۆمەڵێک هاوکاری تر کە ساڵانە لە کاتی کارە ساتەکان بوون بۆ هەرێمی کوردستانی نێرێ بە دڵنیایەوە هەموو ئەوانە بڕێت و حکوومەتی هەرێمیش بەم دۆخەی ئێستایەوە بە هیچ شێوەیەک ناتوانێت موچەی فەرمانبەرانی دابین بکات تەنانەت نیوەی موچی فەرمانبەرانش بەڵێ دەگەرم وڵات دکتۆر دوای لەسەر هەناردەکەش قسە دەکەین هەڵوێستی وڵاتانی چۆن دەبێت کاک محەممەد سەبارەت بە زیانەکانی وتە زیانەکانی 100 تریلیۆن دەبێت یانە ئەوەی کابری سەر بەخۆکە ئەگەرەوە بێت بەشی 10 ساڵی موچەکە تریلیۆن لەوەش قسەیەکمە بوو لەسەر ڕێکەوتنەکە ئەم ڕێکەوتنی کە ئێمە بڵاومان کردەوە ئەم نەسا دواتر کۆمەڵی هەندێک گۆڕانکاری بچووکی دیاکرد ئەم نەسە دراوە بە یەکێتیش بۆ ئەوی کە ڕێکەوتن لەگەڵ یەکێتیش بکرێت واژووی بکات واژووی بکات بەڵام تەسەوڕەکەم واژووی نەکرد بێچوونی ئەو نەچۆتە ناو چوارچێوەی ئەو بەرەی ئەوانەوە ڕێکەوتنی ئەوانەوە و ئەوە دراوە بەهین ئەوەی کە دکتۆر باسی دەکات ئەوەی هەندێک هینی کەسیتیایە ئەوە ڕێکەوتنی پێ ناوترێ ئەوە ئەچێتە چوارچێوەی هەندێک گفتوهینی نێوان خۆیانەوە و هەندێک لە سەرکردەکانیش باسی ئەویان نەکرد کە ئەبێ مەسوول بەرزانی بکرێ بە مەرجع و ئەبێ ئەو بکرێ بە مەرج ئەمە وەهمێکە خۆیان دروستەکەن بۆ ئەوان بۆ بارزانی مەرجع بوون ینی هەردووکیان چاویان لەسەرەوەی بەو ئاراستەیە بڕۆن بە مەرجع بوونیان بۆ هەردووکیان بۆ سەدر بێ بۆ بارزانی بێ آخر مەرجع بوونی سەدر جیاوازە لە مەرجع بوونی بارزانی ئەوەی کە خۆیان داوایە کردنی ئەو مەسەلەیەکی ئاینی ئەم مەسەلەیەکی ئەوەی خۆی بەهی ئاستێکی نەتەوە ێزانێ سەبارەت بە مەسەلەی ئەو زیانانەی کە بەر هەرێمی کوردستان کەوتووە بەهۆی نەوتەوە بەهۆی خراپی ئیدارەدانی سیاسەتی نەوت خۆی خراپ نییە نا زانی بووە
ئەگەر سیاسەتێکی بە شێوەیەکی دروست سیاست باڵین مامەڵە لەگەڵ دۆسیی نەوتا بکرایە ئێستا هاوڵاتیانی کوردستان دایان قۆناغ لە پێشتر بوون مەسلەی خزمەتگوزاری و مەسلەی ژیانەوەی ئابووری کوردستان و ژێرخانی ئابووری کوردستان زۆر لە پێشتر بوون نەک ئەوەی کە تۆ ئێستا لەسەر بەبێ هیچ شتێک 31 میلیارد دلار قەرزار بی ئەمە 31 میلیارد دلار قەرزاری پێش ڕۆیشتنی نەوت 2 میلیارد و 800 میلیۆن دلار قەرزار بوون پێش 2014 2 میلیارد و ئەوە ئێستا 31 میلیارد قەرزارن واتە نزیکەی 28 بۆ 29 میلیارد دلار لە دوای فرۆشتنی نەوتەوە قەرزارن ئەمە ئەوە نەحسێ بکە ئەوە نزیکەی 45 تریلیۆن دینار وایە لەوێش باسمان کرد کە ئەو پشکەی کە لە دەستیان داوە لە بەغداوە کە بۆیە 97 تریلیۆن بووە پشکی هەرێم لە بەغا ساڵەکانیشی تیا حەزەکەی من ساڵ بە ساڵ بۆ دەخێنەوە ساڵی 2014 بۆ نمونە 15 تریلیۆن دینار بۆ ساڵی 2016 ئەوە یعنی ئەتوانرا ئەوە بێت لە بەغداوە لە بودجەشا دیاری کراوە باشە هەر لەوێدا 81 تریلیۆن دیناری دیکە زەرەر کردووە لەوێ 45 تریلیۆن دینار قەرزاری لێرە 81 تریلیۆن دینار زەرەر کردو لەوەی لە بەغاوە نەهاتووە کۆی ئەو داهاتەش کە دەستت کەوتووە 25 میلیارد دلار بووە لە نەوت دەست کەوتووە لێکی دەوە بزانە سەنەک 126 تریلیۆن دەکاوە قسەی جەنابەت بێ ئەگەر 45 لە قەرزدار بی و 81 لە بەغداوە بۆ نهاتە بێ نا 81 لە بەغاوە نەهاتووە 45 تریلیۆن دینار قەرزاری 126 تریلیۆن باشە لەوێت چەند 25 میلیارد دلار دەستکەوتووە لە نەوتە ئەو هەموو زیانە سیرکە موچەت لە کاتی خۆیان نەداوە موچەت دوا کردووە پاشەکەوتی موچەت هەبووە لێبڕینی موچەشت هەبووە پرۆژەکان وەستاون دەیان با بڵین سەرمایه‌دار و ئەوە ئیفلاسی کردووە بۆی چیەوە بۆی قەیرانی دارایە ئەو قەیرانی دارە لە 2014 تا ئێستا بەسەر هاوڵاتی هەرێمی کوردستانەوەیە باشە دەگرێت وڵات ناوبڕێکمێ دەکرێن وڵات بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بە چێژوو بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک محەممەد پرسیارێکتر بە کورتی دەچین و لای دکتۆر سەبارەت بە موچە ئێستش موچەر کێشەی بۆ دروست بووە پەیوەندی بە چیەوە هیچ پەیوەندی بە و شارە پۆستە هەیە کە نێوانی کێتی و پارتیە لە بەغدادوان پەیوەندی بە دابەشکاری بردننی داهاتی ناوخۆیە لەلایەن یەکێتی و لەلایەن پارتیەوە ئەوان لەو ئەمان لەملا داهات ناگەڕێنەوە داهاتی چی چاویان لە 200 میلیارەکەی بەغایە یاخود چاویان لەمەی لە کاتێکدا نەوت بەس بە داهاتی نەوت ئەتوانی موچە دابین بکەیت تۆ سیرکە نەوت هەر وەکو ئێستاش 580 میلیارد دینارە بڵین ئەمەی کە ئێستا ئادرێ تۆ لەوە گەڕێکە داهاتەکە باید چەنە
380 ملیار دینار داهاتی ناوخۆ بووە. باشە 200 بەغا 32 هاوپەیمانان 32 نەک 20 هەمووی لێکدەوە نزیکەی تریلیۆنە دینارەکە. ئێ باشە بۆ موچەی پێ نادرێ جا لەبەر ئەوە هەر وەک دکتۆریش ئاماژەی پێکرد بەشێک لە ئەم بڕیاری دادگا باسی ئەوەی تایە کە ینی شایستەدارایەکانی خوشایستی موچەی فەرمانبەرانیش دابین بکرێت پێش نەوتی سەر بەخۆ 2014 چۆن بوو یەک دەقە موچەی فەرمانبەران دوان ناکەوت تەنان پارە ئەوە زۆر بوو مەشروعیان نەبوو بە پارە چۆن بوو هەموو مانگێک تریلیۆنێک و 200 ملیار لانی کەم ئەهات بۆ هەرێمی کوردستان ئەو کاتە کۆی موچەی موچەخۆران 850 ملیار بوو 350 ملیاری ئەمایەوە بۆ پرۆژەکان و بۆ پرۆژەی خزمەتگوزاری ئەوە بۆیە ئێستا لە ڕووی موچە و ئیستقراری بازاڕەوە ئەگەر ئەو موچەیە ئەو داهاتە وەکو پێش 2014 لە بەغداوە بێت ئیستقراری موچەشە بێ ئیستقراری ئەوەشە بێت چونی زۆر جار موچە وەکو کارتی سیاسی بەرامبەر بە موچەخۆران بەکارهێنرێت لە هەرێمی کوردستان لەلایەن پارتیویشیتەوە بەڵێ سوپاس دەکەم دەگەرم وڵات دکتۆر سەبارەت بە هەناردەی نەوت دەتوانرێت عێراقەوە بکاناندەی نەوتێرێم ڕابیگیرە یاخود لە مەودوعە نەوتێرێم وەکو قاچاق مامەڵەی لەگەڵا بکرێت خۆی لە ئێستادا مەترسیەکەت لەسەر ئەوەیە کە حکومەتی عێراق لە ڕێگەی یان تۆمارکردنی یان داوای یاسایەوە لەسەر ئەو کۆمپانیانەی کە لە حکومەتی هەرێمی کوردستان بکار دەکەن ڕێگە بگرێت لەوەی کە حکومەتی هەرێم ئەگەر نەوتەکەشی هەنار دەبکات چکە بە دڵنیاییەوە تورکیا من ناچێتە ژێرباری حکومەتی عێراق ئەو بڕیاری حکومەتی ئەو بڕیاری دادگای فیدرالی وەڕوا فشارەکانی حکومەتی عێراق لە ماوەی ڕابردوودا بەتایبەتی لە 24 کاتژمێری ڕابردوودا لەلایەن سەرۆکاری کۆماری تورکیاوە یعنی لەسەر هێڵن بۆ ئەوەی کە ئەو شتارانەی لەسەر حکومەتی هەرێم هەیە و ئەو مەترسیانەی لەسەر قوڵای استراتیژی تورکیا هەیە لە کەرتی وزەی هەرێمدا کەم بکەنەوە بەڵام مقتەدا بسەدەر لە پەیامێکدا بۆ کازمی داوای لێ کردەوە کە بە هیچ شێوەیەک لەو پرسە ینی سازش نەکات چونکە ئەو پرسە پەیوەستە بە سەروەری عێراقەوە ونەکرێت سەدرکاپەیمانی پارتیە لەگەڵ تێبەجێکردنی بڕیارەکەی دکتۆر وە کازمیش ینی سەدر و کازمیە کرێ بە دوو شتەوەی جیاواز شیکاریان بۆ بکرێ یاخود ینی تێڕوانین هەبێت لەسەریان مقتەدا بسەدر چوەکو خۆی پەیامی بۆ کازمی نردووە کە بە هیچ شێوەیەک نەچێتە ژێر باری فشارەکان بۆ ڕەتکردنەوە یاخود بۆ ینی خاوکردنەوەی پرۆسی جێبەجێکردنی ئەو بڕیارە وەڕوونی شەک فراکسیۆنەکان لە پەرلەمانی عێراق بەڕوونی و لە بەیاننامەیەکدا ئاماژەیان بۆ کردکەوان پشتیوانی جێبەجێکردنی ئەو بڕیارە ئەکەن تەنانەت ئاماژەیان بەوە کرد کە پێویستە پەرلەمان ئەگەر بێت و سەر کۆماریش بۆ نەبێتەوە ئەوان لە کاری خۆیان بەردەوام بن بۆ چاودێری حکومەت و چ بۆ جێبەجێکردنی ئەو بڕیار هەرچی پێویستە ئەبە کازمیە و کازمی لە ماوەی ڕابردوودا بەردەوام هەوڵی داوەکە ئەو حساسیت و ئەو بێمتمانەی کە لە ماوەی ڕابردوودا لە نێوان حکومەتی ناوە حکومەتی هەرێمدا هەبووە کەم بکاتەوە و زۆر جاریش ینی لەسەر ناوبانگی خۆی و لەسەر بەرپرسیارەتی خۆی ینی سازشی بۆ حکومەتی هەرێم کردووە بۆ ئەوەی ئەو متمانەیە لە نێوان هەردوولادا دروست بێت و کازمی ڕوونەکە بەیانی بچۆن بەرژەوەندی هاوڵاتێکی بەسڕێوێت بە ئەمان شێوە بەرژەوەندی هاوڵاتێکی لە هەرێمی کوردستانە بێت بەڵام ئەوەی ئایا کازمی ئەتوانی ئەو سیاسەتەی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لەگەڵ هەرێمی کوردستان پەیڕەوی کردووە هەمان سیاست لەگەڵ هەمان سیاست ئەگەر بێت جارێکی کە پۆستی سەرۆکوەزیران وەرگێتەوە توانێت هەمان استراتیژ لەگەڵ حکومەتی هەرێمدا پەیڕەوکات بە دڵنیاییەوە نەخێر چونکە ئەو دۆخەی ڕابردووە دۆخەی ئێستا گۆڕاوە بۆی حکومەتی هەرێم هەر لە ئێستاوە ینی ئامادەکاری بکات بۆ ئەو ئەگەرانەی کە دێنە پێش بە تایبەتی ئەگەری ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان چونکە هەر کۆمپانیایەکە گەر بێت و یاخود هەر وڵاتۆ کۆمپانیاگە بێت نەوتی هەرێمی کوردستان بکرێت بە دڵنیاییەوە داوای یاسایی لەسەر تۆمار دەکات و پێشتری شۆکۆ باسم کرد ئەزمموی ئەو کەشتێمان هەیە کە لەلایەن تەکساس کە لە ویلایەتی تەکساس لە ئەمریکا لەلایەن دادگاوە یانی دەستی بەسەردا گیرا بوو دواتر نەوتەکەی پرۆش باشە دکتۆر سوپاس دەکەم سەبارەت بە ئەگەر بە کورتی پرسیارم هەبوو زۆر لەسەر مەسەری نەوت ئەمریکەکان هەڵوێستیان چیە دکتۆر ئەوەندەی واگادار بن استراتیژی ئەمریکا لە دوای ساڵی 2000
نوزدە گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەمریکا لە ئێستادا لە ینی استراتیژەکەی بۆ ئیدارەدانی ململانی نێودوڵەتەکان گۆڕاوە لە ڕابردوودا پشتی بەهێزە بەست بۆ ئیدارەدانی ئەم ململانیانە بە تایبەتی لەگەڵ چین. بەڵام لە ئێستادا ینی جۆرێک لە ململانی ئابووری یاخود چەکی ئابووری بەکار ئەهێنێت لە ژبربیانی لە دژی چین، چونکە چین لە ماوەی ڕابردوودا ئەو چەکەی هەبوو بۆ فراوانخوازێک گەورەیەکە لە جیهانە کردوێتی چەکی ئابووریە بە هەمان شێوە ئەمریکاش دەوێت بە هەمان چەک بەرەنگەکاری بێتەوە. وە استراتیژی ئەمریکا بۆ عێراق بەناوەندیکردنی دەسەڵاتی بەناوەندیکردنی دەسەڵاتە لە عێراق و نیگەرانەوە تێبینی زۆریان هەیە لەسەر پرۆسەی ئیدارەدانی وزەر لە هەرێمی کوردستان تەنانەت دوایین هەڵوێستیان بە پێ و ڕاپۆرتێک بکە لەلایەن کارنگیەوە ئامادەکراوە ئاماژە بۆ بکەن کە ناوەندی بڕیاری ئەمریکی لەگەڵەوەتان نیە کە لە ئێستادا غازی هەرێمی کوردستان هەنادەی دەرەوە بکرێت بە بەڵکو ئەوان ڕێنمایی هەرێمی کوردستانیان کردووە کە ئەم ڕێنمایانە زیاتر وەکو ئەمرە بەڵام بە زمانە دیبلۆماسیەکەی ڕێنمایی هەرێمی کوردستانیان کردووە بۆی کە پێویستە لە ئێستادا غازی کوردستان هەنادەی دەرەوە نەکرێت چونکە ئەمان چارە نووسینەوتی ئەبێت وەکەوێتە ژێردەستی حکوومەتی تورکیاوە. بۆیە پێویستە سەرەتا هەوڵ بدەن بە هەوڵی بە پیشەسازیکردنی غاز بدەن لە هەرێمی کوردستان واروها لەگەڵ حکوومەتی ناوەندە بگەنە ڕێکەوتن بۆ ئەوەی ئەو غازی لە هەرێمی کوردستانە ڕەوانەی عێراق بکرێت بەوەش توانرێت ئەو فشارەی لەسەر عێراق لەلایەن ئێرانەوە بکە غاز و سێنەوتیەکان ڕەوانەی هەرێمی ڕەوانەی عێراق هەرێمی کوردستان دەکات ئەو فشارە کەم ببێتەوە و عێراق جۆرێک لەسەر بەخۆیە بێ بە تایبەتی لە پرسی غاز وەروها لە پرسی مشتەقاتە نەوتیەکان. باشە دەگەڕێم وڵات بەس بە کوردی سەبات بە غازەکە ئەوەی کە بڵێن سەرۆکی هەرێم ڕۆژ بۆ تورکیا دوای دۆغان ڕۆژ بۆ ئیمارات مەسرور بارزانانی لەو ڕۆژان لە قەتەر بوو تازە دوای و بڕیاری دادگا پرسی غازەکە کۆتایی هات هەناردەکرین لەلایەن هەرێمەوە بەدڵنیاییەوە پرسی غاز لە ئێستادا کۆتایی هاتووە هەرچەند حکوومەتی هەرێم هەوڵەدات یعنی ئەو پرسە پێشتر لە دەستی ڕۆژنەفتا بوو بەڵام لەژێر پرسیاری ئەمریکادا و گرێبەستە ینی بەبیان ئەوەی کە بە ڕۆژنەفت سەرمایی پێویستی لە بەردەستە نییەوە لە کارەکانی کەوتووە ئەو گرێبەستە ینی ئەو کارە لە ڕۆژنەفت سندرایەوە و هەوڵیاندا لە ڕێگەی کۆمپانیایەکی ناوخۆیەوە کە نزیکە لە پارتی دیموکراتی کوردستان وەروەها نزیکە لە تورکیاشەوە بەڵێ بۆریە دروست بکرێت کەس ئەویش بە پارە بدارکردنی لەلایەن وڵاتی قەتەرەوە و ئامانجی و سەردانەی کاک مەسروریش بۆ قەتەر جگە لە پرسی پەیوەست بە ئێران وەروها چەند پرسێکی ناوخۆیی عێراقەوە بەشتی سەرەکی سەردانەکەی پەیوەست بوو بە پرسی غازەوە بۆی بتوانرێت غازی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە بکرێت بەڵام بە بەدڵنیاییەوە ئیمارات بۆ پرۆسەی غازی نییە بۆ تێبینی و سەرنجی زۆری لەسەرە بە تایبەت کاک حەکیم لە گرێبەستەکەی دانا غازدا ئاماژە بۆەوە کراوە بەڕوونی ئاماژە بۆەوە کراوە کە دانا غاز بەشدارەوە واتە شەریکە لە هەناردەکردنی غازدا لە دوای ئەوەی کە بەرهێنانی ئەگاتە نزیکەی 1 ملیار پێی سێجای ڕۆژانەوە وە لە ئێستادا بە بەرەمەکەی نزیکەی 452 ملیۆنە بە بەڕێژ وایە تا ساڵی 2023 بگەینێتە نزیکەی 700 بۆ 750 ملیۆن پێی سێجای ڕۆژانە وە لە ساڵی 2025 حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە ئەبێت بۆ ئەوەی بە ڕۆژانە بەلای کەمەوە لە نێوان 350 بۆ 450 ملیۆن پێ سێجا غازی ڕۆژانە ئەواناردەی دەرەوە بکات. بەڵام ئەم بڕیارەی حکوومەتی فیدرال وەک ئامادەکاریەک بوو ئەوەی بە هەموو جۆرێک ڕێگە بگرێتە هەرێمی کوردستان هەمان کاری ساڵی 2007 دووبارە بکاتەوە لە هەناردەکردنەوە بۆیە ڕێگەی لێگەت کە غاز هەناردە بکات. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر کاک محەممەد سەبارەت بە ئەوەی کە وتت پێویستە عاقلانە مامەڕێ لەگەڵا بکەن ئەگەر عینادی بکەن پێ دوایە چی بەسەر دێ نەوتەکەەوە پێ دوای یعنی شتی تریش چاوەڕێ بکەین گورزی زیاتر لە مەسەری خاڵە سنووریەکانە داهاتەکانە ئەو چارەنووسی کە لە بڕیارەکەی ڕیفراندۆما بوو ئەوەی دوای ڕیفراندۆم چی ڕوویدا من پێم وایە ئەگەر ئەمانش پەیوەست نەبن لانی کەم بە جۆرە لە جۆرەکان مامەڵەیەکی دروستی لەگەڵانەکە ڕەن بێ هەمان چارەنووس بێت
تۆ ئێستا کۆمەڵی شەریکاتی گەورە لە هەرێمی کوردستان ئەم شەریکاتانە سەپۆرتی نەکەر لایەنی اقتصادی لایەنی سیاسیش ئەکەن لە ئاستی نێودەوڵەتیدا بۆ هەرێمی کوردستان. بۆیە ئێستا هەرێمی کوردستان و من پێم وابوو بەشێک لەمە ئەو مەسلەی غازە بوو کە هەرێمی کوردستان ئەویست لە ڕێی تورکیاوە غاز ڕەوانە بکە ئەوە بکە، چون ئێمە معادلەیەکی نێودەوڵەتیە. ئێران وا بە ئاسانی نایڵێ لە هەرێمی کوردستان و لە عێراقەوە غاز بەرە و تورکیا و ئەو وڵاتانە بڕوا لە کاتێکدا خۆی غازیان پێ ئەفرۆشتەوە لە هەمان کاتەوە ئێستا ئەیبینی هی رووسیا و یەکێتی ئەوروپا ئەوەی کە هەیە. جا لەبەرەوە ئەم مەسەلانە ئاڵۆزن و هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕووی ئیستقراری سیاسیەوە زۆر نایستقرارە. ئەم حیزبانە لەسەر پۆستێک شەڕیانە لەسەر ئاگیان لەوە نییە، یعنی نانەوێ بەرژەوەندی سیاسی باڵەکانی کوردستان کە خۆی ئەبینێتەوە لە سیاستێکی دروست لە بواری نەود لە بواری اقتصاد لە بواری ئەوە ناکەن. ئەوەی کە هەیەە بەرژەوەندی خۆیانە. سەیری کە ئێستاش قاچاقی لە خاڵە سنوورەکان هەیە، نەک قاچاقی ئێستا هەر بە ئاشکرا هەیە. ئەوەی لە باشماخ و لە پەروەسخانەکە ئێستا هەر ئاشکرایە، ئەو نییە لە ئەوە دەرچوو بێ. بێگومان لە خاڵەکانی دیکەشەوە دەیان فێڵی اقتصادی هەیە بۆ قاچاقی نێوان قاچاقی پارتی وێشێتی لەم دۆخەدا هاوشێوەن یەخاون یەک دەموچاون لە قاچاقی و لە بردننی پارە و لە داهات و لەوەیە. جا لەبەرەوە ئەم دۆخە بەڕای من ئەگەر ئەمان ناڵن ئێمە خەریکی بەهێزکردنی پێگەی هەرێمی کوردستانین، ئێلە لە ئەوە شەڕەکەن لەسەر پۆستێک کە پێگەی هەرێمی کوردستانی بەهێز ناکرێت، کەواتە شەڕێکە لە پێناو بەرژەوەندی پۆست، بەرژەوەندی پارە، بەرژەوەندی ئابووری، بەرژەوەندی اقتصادی. ڕێکوتێکی 50 ساڵە کراوە، چێ سوودمەند بووە لێی جگەل لە کۆمپانیەکان لەو کۆمپانیانە و جگەل لەوەی کە بەشێک لە خۆیان لە ڕووی سیاسی و لە ڕووی بەهێزکردنی بنەماڵەوە سوودمەند بوون. بۆیە من پێم وایە ئەم دۆخەی ئەم بڕیاری کە دراوە لەلایەن دادگای فیدراڵیەوە بڕیارێکە ئەگەر بتوانن سوودی لێ ببینن، یعنی بە شێوەیەکی عەقلانە ڕەتکردنەوەی نییە. ئەم بڕیار ڕەتکردنەوەی نییە. ئەم ڕۆژ نەبێت جێبەجێ نەکرێ. حکوومەتەکەی کازمیش نەتوانێت بەهۆی فشاری ئەوەی کە لەژێر هەیمەنی سەدر و ئەوایە نەتوانێت جێبەجێکە. سبەینی ئەم بڕیارە تەوقێکە و کرایە ملی هەرێمی کوردستان کە نەوتی هەرێمی کوردستان سەروەری نیە لە ئاستی نێودەوڵەتیدا، ئەبێتە نەوتێکی قاچاق. بۆیە ئەمە بەرپرسانی هەرێمی کوردستان بە دەستی خۆیان بەهۆی سیاسەتی خراپی خۆیانەوە لە بەرامبەر مامەڵەکردنیان لەگەڵ نەوت و غاز ئەم بڕیاری بۆ دەرچوو. خۆیان چاڵەکان بۆ خۆیان هەڵکەندووە. باشە خۆ لە دادگای فیدراڵی عێراق دوو دادوەری یەکێتی و پارتی دابەشیان سنووری پارتی دەڵێن هەردووکیان نا یەکیانی پارتی و یەکیانی یەکێتیە. لە هەمان کاتە دوو پارێ زەرچوونە ناوی وریا و ناوی ئايات کاکەی، هەردووچیان یەکیان سەر بە پارتی و یەکیان سەر بە یەکێتی چوونە بۆیە کە دۆڕانویانە. جا لەبەرەوە بەم شێوازی میکانیزمی سیاستکردنە لەگەڵ بەغدا نە ئەتوان لە بەغاجی خۆیان قایم بکەن، نە هەرێمی کوردستانیشان پێ ئەپارێزرێت لە درۆنەکانی ئێران و لە جەندرمەکانی تورکیا و لە فشارەکانی عێراق و لە هەیمەنی ئەمریکا و رووسیاەوە. جا لەبەرەوە بەم شێوازە سیاستکردن پێ باشین لەگەڵ عێراق پێ باشی شتەکە ڕێک بکەون لەسەر نەوتەکە ئێستا دەست بە و توێش بکەن. دەکرێت لە یاسای بودجێ عێراقا سیغەیەکی بۆ بدۆزنەوە. یاسای نەوت و غازیان خۆ ئەوان ڕازی بوون لە گفتوەکانە ڕازی نەبوون کە 250,000 بەرمیل نەوت لە ڕێی سۆمەوە بفرۆشن. باشە ئێستا با لەبەری 250 لە ڕێی سۆمەوە بفرۆشن. بەڵام ئەمە نەوتی هەرێمی نادەستوری یاسای نەوتی هەرێم بە کۆی پرۆسەکەەوە بە گرێبەست و بە دەرهێنان و بە بەرهێنان و بە ڕێکەوتن لەگە کۆپانە هەمووی بە نایاسای با بڵین ئەژمار کردووە. جا لەبەرەوە ئەمە تەنها بەوە ناوەستێ. من پێم وایە ئەمە کۆتایی بە فایلی نەوت دێنێ لە دەسەڵاتی ئەمانە، دەستی ئەمانە. ئەم حکوومەتەش نەبێ، ئەم کابینێش نەبێ، کابینەیەکی دیکە، چونی ئەمان خۆیان نەیانزانی سیاسەتێکی دروست لەگەڵ نەوتا بکەن لەگەڵ عێراقا. تۆ سەرۆ کۆمارت هەیە، دەیان وەزیرت هەیە، 63 پەرلەمانتارت هەیە لە ساڵی 2005 بۆ نەتوانی یاسای نەوت و غازی عێراقدا وا بکەی یەکێک لە کارتەکان یاسای نەوت و غاز بێ لە عێراق. سوپاس دەکەم. دکتۆر زۆر بە کورتی کاتمان نەماوە. باشترین بژاردە چی ئێستا هەرێم بیکە؟ ئەگەر عینات بن چی ڕوودا؟ بە کورتی بێ سوپاس دەکەم. لاگەری خولەکەمە بەبیت سەرنجێک لەسەرەوەی کە باسێەوە کراکە ئەو کۆمپانیانێک کە لە هەرێمی کوردستان جۆیەک لە گرنتی یاخود جۆیەک لە
پشتیان بۆ حکوومەتی هەرێم دروست کردووە لە ڕۆ سیاسی و ئەمنیەتەوە. ئەگەر بیرمان بێت ئەو کۆمپانیانەی کە ئێستا یانی سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان ئەوەندەی سیاسەتێکی سیاسی بووە، یعنی تێڕوانینێکی سیاسی بوو بۆ پرۆسەی نەوت و پرۆسەی غاز و کەرتی وزە بە شێوەیەکی گشتی وە لەو چوارچێوەیەشدا بە دیاریکراوی سیاسەتێکی کەسی بووە، نەک سیاسەت و تێڕوانینێکی ئابووری. و کۆمپانیانش کە ئێستا لە کوردستاندا هیچ دەکەن کە پێشتر درا بە کۆمەڵێک کۆمپانیای نێودەوڵەتی و کۆمپانیا نێودەوڵەتیانە مافەکانی خۆیان فرۆشتەوە بە کۆمەڵێک کۆمپانیای لۆکاڵی و ناوچەیی کە بە هاو بە شێوە حیزبانی خۆمان دروستکە کراوە، بۆیە مامەڵەکەشیان زیاتر لەسەر ئاستی کەسی بوو. بۆ نمونە لەگەڵ جێبکارن نەروزاڵمای خەریزات و هاری شوت و ینی کۆمەڵی کەسی دیکە کە ئەمانە کەسی ینی کەسی معنەوی نین، هەتا ببێتەوە ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستان ببێتە یان کارتێکی فشار بۆ سەر استراتیژی ئەمنی ئەو وڵاتانەی کە خاوەنی ئەو کۆمپانیایانن. بۆیە بە دڵنیایەوە گەر بێت و هەرە گەرێک لە کوردستان ڕوو بدات کارگەری ئەو تۆی منە نابێت لەسەر وڵاتانە و وڵاتانەش نایان دەنگ و نزیکترین نمونە و ئاشکراترین نمونەش کاتی ڕفراندۆم بوو بینیمان کە هیچ وڵاتێک ئامادە نەبوو هاریکاری حکوومەتی هەرێمی کوردستان. حکوومەت دەوێت چی بکات؟ زۆر بە کورتی کارکردنەوەی ئێستا حکوومەتی هەرێم دەوێت چی بکات؟ زۆر بە کورتی سوپاس دەکەم. حکوومەتی هەرێم ئەبێت تیمێکی ڕاوێژکاری بەهێز دروست کات بۆ ئەوەی لەسەر ئاستی نێودەوڵەتیی کار بۆ لۆبیکردن بکات بۆ فشارکردن لە عێراق، بێت بچێتە جۆرێک لە دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقدا بۆ ئەوەی هیچ بڕیارێکی تر لە دادگای فیدرالیەوە جلی هەرێمی کوردستان نەکرێت، چونکە بە دڵنیایەوە ئەمە کۆتا بڕیار نییە و بڕیاری دیکەشی بەدوادا دێتەوە بکەی ئەو زانیاریانەی گوت کە بە ئێمە بگەشتووە بڕیار وایە لە چەند ڕۆژی دادوودا یان دادگای فیدرالی حکوومەتی عێراق ڕابگرێت هیچ جۆرە شایستەیەکی دارایی بۆ هەرێمی کوردستان بنێرێت هەتا کاتێک کە حکوومەتی هەرێمە و بڕیارەی دادگای فیدرالی جێبەجێ. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ ڕێزان دکتۆر سەنگەر سەید قادر، هەروەها محەممەد ڕەوف، زۆر سوپاسان دەکەم. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس باوکاران، فاتحە.